لە هەرێمی کوردستان دەستێکەیە جازوری بۆ تورکیاکە بەڕێگەی ئەوە دەست درێژە کراوە و بەرەدرە شەید کراوە بۆ نمونەیسا بەرەدرە سەرپەکەی بڵێ ئێمە گشتمان پێمان ناخۆشە خەفەتی پێخۆین پێمان ناڕازێ چونکە ئەوەی کەتێ ئەو کادری پەکەکە شەید دەکا ئەو کادری کۆمەڵە شەید دەکا و کادری حزبی دیموکرات شەید دەکا ڕقی لە هەرێمی کوردستان ناوێ بنیاد بنرێ ئەوێ تێکی بە بەڵام ئەبێ بەڵگەی دەدرێت دەست پێشبەرگەیەکی برادێکی پەکەکە بە برا هاوسەنگەر و برای خۆمی ئەزان بۆ نمونە برادێکی حزبی دیموکرات هەروە ئەزانم بۆ نمونە برادێکی کۆمەڵە هەروای لێ ئەزانم یەکێتی تەنەزولی کرد بۆ پارتی بۆ ئێم هەرێمە دروست بێ مامجلات تەنەزولی بۆ پارتی کرد بۆ ئێم هەرێمە دروست بێ ئێزەی پارتی لە خۆبایانە قسەیەکە خۆ نازان تەسحیب بە خۆمان دراوە ئێزەی جەگەر یەکێتی هێزی نەبێت لەوە چێ نوعێکی تر مەخابراتەکان ڕقیان لە ئێمە مەخابراتی دەوروبرد ڕقی لە هەرێمی کوردستانە ڕقی لە هەموو سەرکردەیەکی کوردە ڕقی لە هەموو پێشکەوتێکی کوردە ئێمە پێویستمە بەخاباتی دیبلۆماسیە بێویست لە هەموو حیزبەکان لە هەموو پارچەکانی کوردستان ئێمە ڕێز لە یەکتری بگرین حورمەت لە یەکتری بگرین تەسحیب بە خۆمان بدەین